گرنگیدان بە زەوی بەشی یەکەم. زەوی ماڵی ئێمەیە. ئێمە گرنگی بە ماڵەکانمان دەدەین بە پاگڕاگرتنیان. ئەی چۆن ئەتوانین زەوی بە پاک و خاوێنی بهێڵینەوە؟ بۆ ئەمە ئێمە پێویستە ژیرانە مامەڵە لەگەڵ سبڵ یاخود پاشماوەکانماندا بکەین. خاشاک یاخود پاشماوە هەموو ئەو شتانن کە ئێمە چیتر بەکاریان ناهێنین و فڕێیان دەدەین. بوتڵە پلاستیکیەکان، کتۆی خواردنەوە گازیەکان و توێکڵی مۆز، ئەمانە هەمویان پاشماوەن. چی بەسەر پاشماوەکانماندا دێت؟ هەندێک شت وەکو مۆز دووبارە شی دەبنەوە و دەبنەوە بە بەشێک لە زەوی. ئێمە پێیان دەڵێن پاشماوەی پێکهاتە ئەندامیەکان. میوە و سەوزەکان هەمویان پاشماوەی پێکهاتە ئەندامین. ناوکی سێو، توێکڵی پرتەقاڵ و تەماتەی گەنی و هەمویان خێرا و ئاسان تێک دەشکێن. قوتووی خواردنەوە گازیەکان و بۆتڵە پلاستیکیەکان پێکهاتەی نائەندامین. کاتێکی زۆریان دەوێت تاکو تێک دەشکێنرێن. کانزاکان و پلاستیکیەکانیش مادەی پێکهاتە نائەندامیەکانن. کوپە ستایرینیەکان، تۆپە پلاستیکیەکان و گۆزە شوشەییەکانیش پێکهاتەی نائەندامین، وەکو ئەوانەی تر کاتی زۆریان پێویستە تاشی دەبنەوە. ئەو ماددانە هەڵبژێرە کە زوو تێک دەشکێن. بەڵێ، تۆ ڕاست دەکەی. توێکڵی مۆز و ناوکی سێو زوو تێک دەشکێن و شی دەبنەوە، چونکە ئەوان مادەی پێکهاتە ئەندامین. کامانە زوو تێک ناشکێن. بەڵێ، بەتەواوی ڕاستە. بوتڵ و قوتووەکە زوو تێک ناشکێن و شی نابنەوە، چونکە ئەوان مادەی پێکهاتە نائەندامین. ئەو مادە پێکهاتە نائەندامیانە دەچنە ناوخۆڵ و ئەو ئەوەی ئێمە بەکاری دەهێنین. ئەوان دەتوانن زیان بە مرۆڤ و ئاژەڵیش بگێنن. ئەوان فڕێدەدرێن و ماوەیەکی زۆر درێژی دەوێت تا لەناو دەچن، و لەو کاتەدا زەوی و ئاو ژەهراوی دەکەن. ئەوانە دەتوانن نەخۆشمان بخەن. ئێمە دەتوانین چی بکەین؟ بۆ مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەمانە لە ڤیدیۆی داهاتوو 3 ڕێگە چارە دەخینە بەردەست.